سڵاوێکی خانمانەتان لەبێ خۆشەویستان ڕەنگینم خۆشحاڵم دووبارە هاتمەوە خزمەتتان. میوانی ئەم جارەم ژنێکی خاوەن قەڵەمە. بەو قەڵەمە چەندین ژانەری ئەدەبی پێکاوە. جوانی و تایبەتمەندی نووسینی ئەم خانمە لەوەدایە کە بە زمانێکی پارە و گوڵبژێر لە وشەی ئەدەبی دەقەکان پێکەوە دەلکێنێ و واتاکان دەگەێنێ. جوانی کەسایەتیشی لەوەدایە کە سەرباری هەموو جەنجاڵیەکانی ژیان ستایشی ژیان دەکات. ئەمڕۆ حەزیندووە تەنیا بۆ خودی خۆی نییە، بەڵکو بۆ لادان و شکاندنی هەر قاڵبێکە کە بوونمان گەمارۆ دەدات. ئەمڕۆ جوانەکانی ئەوە دەردەخەین، گفتوگۆی لەگەڵ دەکەین. ئەویش نووسەر و وەرگێڕی زۆر بەتوانا لە هەمان کاتیشا شیعری نووسیوە، ڕووناک شوانی. سڵاو لەبێم کاتت باش. سڵاو لە ئێوە، زۆر سپاس بۆ پاشێکی جوانە گەورت کردم. زۆر سپاس. خات و ڕووناک سیڤێکمان لەسەر ژیانی تۆ ئامادە کردو، سەرتا بینەریە بین، دواتر ئەگەڕێنەوە دەست بە گفتوگۆکانەکەین. خزمەتتان. فەرموون با پێکەوە بینەری. نووسەر و وەرگێڕ ڕووناک شوانی خوێندنی سەرەتایی و ناوەندی و ئامادەیی لە کەرکووک تەواو کردووە. جگە لە زمانی دایک، زمانەکانی عەرەبی و ئینگلیزی و فارسی و سویدی دەزانێت. بۆ تەواوکردنی خوێندن دەچێتە بەغدا و لا کۆلێژی ئادەب بەشی زمانی ئینگلیزی دەخوێنێت و بڕوانامەی بەکالۆریۆس بەدەست دەهێنێت. لە ساڵی 1984 بەهۆی بڕیاری گرتنی خێزانەکەیان لالایەن ڕژێمی بەعسەوە کەرکووک بەجێ دەهێڵن و لا سلێمانی نیشتەجێ دەبن. تاوەکو راپۆری نەمەزنەکەی خەڵکی کوردستان لەوێ وەکو مامۆستای زمانی ئینگلیزی کار دەکات. لا قۆناغی ئامادەیەوە دەستی بەنووسین کردووە. خاوەنی چەندین بابەت و کورتە چیرۆکە کا لە ڕۆژنامە و گۆڤارە کوردیەکاندا بڵاوکراونەتەوە. چالاکی بوارەکانی ناسادنی ئەنفال با جینۆسایدی کوردە و بۆ ئەمە بەسەش لە چەندین کۆنفرانسی نەتەوەیی و نێونەتەوەیی بەشداری کردووە. چالاکی بواری مافەکانی ژنانی شەو لە زۆربەی گۆڤار و ڕۆژنامە کوردیەکاندا چەندین بابەتی نووسیوە و چاوپێکەوتنی لەگەڵ کراوە. دو چالاکی وەرگێڕانی ڕۆمانی سەهم من بووە لە زمانی فارسیەوە بۆ سەر زمانی کوردی با ناوی بەشی من. ئەم ڕۆمانە لە نووسینی نووسەری ئێرانی بەناوبانگ پەرینۆش سەنیعیە. لە ئێستادا وەکو نووسەر و وەرگێڕ لە وڵاتی سوید بەردەوامە لە کار و چالاکیەکانی. دووبارە سڵاوتان لەبێ خۆشەویستان، کاتێواتۆ کە گفتوگۆ لەگەڵ خات و ڕووناکە بکەین. دووبارە سڵاو لەبێ خات و ڕووناک. زۆر خۆشحاڵم پێش هەموو شتێ بەگەڕانەوەت کەرکووکت ڕووناک کردەوە. دەمێکە چاوەڕێی ئەم میوانداریە بوو. سپاس بۆ ئامادەبوونت. بەوە دەست پێکەین. ئەزمموی نووسینت چۆن پیا کرد، لە کێوە دەستت پێ کرد، بەچی دەستت پێ کرد؟ سەوارەت بە نووسین دیارە هیچ کەسێک لە پڕێ نابێ بە کوڕێ. من زۆر دەمێت کە دەستم بە نووسین کردەوە. توانم بڵێم نووسینم لە نووسینی داڕشتنەوە دەست پێ کرد لە قۆناغی ناوەندیەوە. بە داڕشتنی جوان دەست سەرنجی مامۆستاکەم ئەم ڕاکێشە. کاتێک کە لە ئامادەی لە ناوەندی لە پۆلی نۆ شعرێکم نووسی بە زمانی عەرەبی لە بیرما. ئەو کاتە لە ناوەندی خانزاد بووم. مامۆستای عەرەبی ئێمە خوێندبوومان بە عەرەبی شعرێکم نووسی سەرەتاکەی بەم شێوەیە دەست پێ کرد. لە چەند شوێنێکیش باسم کردووە ئەهوال مفجعة تتراءى وخطوب تنهش في الوجدان وسؤال ظل يحيرني ما سر الأزمة في كردستان. ئەمە سەرنجی تقریبا 6 دێڕێک بوو. مامۆستاکەم زۆر سەیر و بەلایفی وا بۆ خۆم نەمنووسیوە. دیارە من ڕاستە کەسم هەبوو نیشانمەدا ڕەفیقی ینی هاوڕێی هاوپۆلم هەبوو، چەند هاوڕەیەکم هەبوو زۆر عەرەبیەکەیان باش و ئەوانش دەستی نووسینیان هەبوو. نیشانم ئەدان بە یەکەوە چاکمانە کرد، بەڵام خۆم نووسی بووم. بەرحاڵەتەوە بڵێم دەستم، بەڵام وەکو بڵاوکردنەوە پاشەوەیکەوە من چوومە دەرەوەی وڵات بابەتم ئەنووسی لە گۆڤار و ڕۆژنامەکانە، بابەت لەسەر ڕووداوەکانی ڕۆژ زیاتر ئەوەی کە سەرنجی ڕائکێشام. لە کەرکووکی ئەمڕۆ ستونم هەبوو، لە لڤین ئەم نووسی، لە زۆربەی گۆڤارەکان بەڕاستی لە بیرم نەماوەندێکی کوردستانی نوێ بابەت چەند بابەتێکم بڵاو کرایەوە. بەهەرحاڵ ئەوانە وەکو سەرەتا بوون، بەڵام وەکو کتێب ڕۆمانی بەشی من فارسی سەهمی منە. دیارە من بگرن ئەڵێ من زوو
خوێنەرێکی باشم بە زمانەکانی فارسی و عەرەبی و کوردی و هەموو ئەو زمانانە سویدی و ئینگلیزیشە خوێندەوە. ئەگەر خوێنەرێکی باش نەبی بەرهەمی نووسینت نابێت. بێگومان. ڕۆمانی سەهمە من بەشی منم خوێندەوە زۆر ئەو ڕۆمانە سەرنجی ڕاکێشا. بەلامەوە نەنگ بوو کە بۆچی ئەم ڕۆمانە جوانە کوردنەی خوێنێتەوە. ڕاستە لەوێەوە دەسم کرد بە وەکو وەرگێڕ ناسرام. لەوێەوە دەستم کرد بە چوومە ناو دنیای ئەدەبەوە، چوومە ناو پێشتر هەبوو بەڵام نەک بە نووسین و بە کتێب. لەوێەوە دەستم پێ کرد. زۆر باشە. ڕۆژ لێرەوە هەڵدێت بۆ ئەم ناو نیشانە. ئەو نێوە نیشانەم زۆر بە وردی هەڵژاردووە لەبەرەوەی قارەمانی ئەو ڕۆمانەکە خۆم نووسیومە کەسایەتی وەکو سەراب زۆرە لەناو کۆمەڵگەی ئێمەیە. کچانی بێدەرەتانمان زۆرە، کچان کە ژیانیان بە چەندین قۆناغی نەهامەتی و ناخۆشیاتی ئەپەڕێ لە دوایە خۆی ئەگرێتەوە کە خۆی ئەگرێتەوە. من چیان کردووە بە ڕەمزی چۆنەڵی خەبات و یاخیبوون. یاخیبوون لە چیایە لەوێەوە کە سەراب ناوی خۆی ئەگۆڕێ لە هەر قۆناغێکە ناوێکی هەیە بەپێی ئەو ژیانی ئەو نەهامەتیان کە بەسەری دێ و پێدا تێدەپەڕێ کە ئەچێتە معاناتەکانی کردو و دواتر شوبهاندووتە بەچێک و لە هەمان کاتیشا باست لە ئەوت کردووە بە نمونە بۆ ئازاری هەموو ئەوانی دیکە لە نەک شوبهاندومە بە چیە بەڵکو لە کۆتاییە ڕووە کاتە چیا بوویکەوە لەوێەوە خەبات دەست پێ بکە ئەم جارەیان چیا ئەو شوێنەیە کە ڕۆژی لێەوە هەڵدێ لە پشتیاکانەوە ڕۆژ هەڵدێنسا وەکو ڕەمزی ئازادی ئەو بەکار. باشە خاتۆ ڕووناک چۆن شارەزایت لە زمانەکانی دیکە وەرگرت؟ هەر لە مناڵیەوە زۆر حەزم لە فێربوونی زمان بووە دیارە من لە برەوەی ئێمەی کەرکووکی هەر لە مناڵیەوە چەند زمانێک هاوکات فێر ئەبین ماڵەوەمان لە ماڵە زمانی کوردیە و لە خوێندنگە عەرەبیە و بەشێ لە فرە پێک هاتەیە لە کۆمەڵگای تورکمانمان هەیە. ئیتر ئەمە تۆ باکگراوندی فێربوونی زمانمان ئاسانە. ئێمە لە 1970 پاشی نسکۆکە ئێمە ڕوومان لە وڵاتی ئێران کرد لەوێ چوینە بەر خوێندنی زمانی فارسی زوو فێری زمانەکە بووم. زمانێکی جوانە زمانی فارسی یعنی زمانێکە کە خەڵکی ئەم دەبەرەی ئێمە پێویستی پێیەتی لەبەرەوەی ئێمە تەعاملی ڕۆژانەمان لەگەڵ وڵاتانی دەوروبەرەکەم عەرەبی بزانم بۆچی ئەبێت فارسیش نەزانم. ڕاستە لەو زمانانی کەوا تۆ ئەیزانیت زیاتر کامی ئاسانتر بوو تۆ بۆی زوو فێر بیت؟ بڵێ من ئەمێ ئەوە تەواوکەم کە دوای چوومە دەرەوەی وڵات لەبەرەوەی کەوا لە زانکۆ من بەشی زمانی ئینگلیزیم خوێندووە ئاسان بوو بۆم کە سویدیەکەش فێر بم. ئیترەمانە بوو بەوەیەوەی کەوا چەند زمانێک لە لای من گەڵاڵە بێت و بتوانم فێری بم بە خوێندن و دواتر لە کارەکان تاڕاندنەوە. بەڵێ ڕاستە تا چەند گرنگە وەرگێڕ شارەزایی لە زمانەکانی دیکە هەبێ ئاشنای بێ. زمان ئامرازێکە کە نووسەری خۆی کۆمەڵگا ناسێنە بێگومان تۆ ئەگەر زمان نەزانی ئەتوانی بنووسی ئەبێت دیارە لە پێش هەموو شتێک حەزەکەم ئاماژە بۆ بکەم کە زمانی دایک زۆر گرنگە کە هەموو کەسێ هەموو مرۆڤی پێویستە زمانی دایکی خۆی بزانێت. ئێمە زمانی کوردیمان پاراو نەبێت ناتوانین زمانەکانی لە زمانیکانی ترا لە کاتی وەرگێڕان بە تایبەت بۆ وەرگێڕ بۆ نووسەر ناتوانێت تۆ داهێنان بکەیت لە داڕشتنەوەی دەق لە نووسینەوەی دەق لە وەرگێڕانی دەقێک لە زمانێکەوە بۆ زمانێکی تر ئەکە تۆ بە زمانێکی پارا و بە داڕشتێکی جوان نێنووسی خوێنەت بەلای خۆتا ڕاناکێشی خوێنەت بێزار نابێت لە نووسینەکەت لەو دەقیقە خوێنێتەوە لە بەردەست لەبەرەوە زمان زۆر گرنگە. ئەوەی کەوا دەست بە نووسین دەست بە کاری نووسین ئەدا یاخۆ بە تایبەتی وەرگێڕ پێویستە زمانەکەی هەردوو زمانی ئەو زمانی کە لێەوە وەرئەگێڕێ
و هەروەها زمانی خۆی زۆر بە باشی بزانێت بە تایبەتی زمانی دایکەنی جاری وایە تۆ دقێک ئەخوێنیتەوە بە عەرەبی بە سویدی یان بە فارسی بۆ نمونە من لەگەڵ ئەوەیان نیم کە ئەڵێن لە زمانی کوردیە ئێمە ئەو وشەیەمان نییە مرادفمان نییە وان نییە زمانی کوردی زمانێکی زۆر دەوڵەمەندە لە هەر دەڤەرێکیا بڕۆیت وشەیەک بێنی ئەتوانی تۆ بەڵێ ئەتوانی تۆ گزارش لەو دەربڕینە بکەی کە پێویستە لە دقەکەتا لە وەرگێڕانەکەتا بەکاری بێنی جا داڕشتنەوەی بڵێ ڕستە داڕشتنەوەی تۆ دیاری ئەەکەی ئەگەر بێت و زاڵ بەسەر زمانەکانە زۆر بە ئاسانی دێتە دەسەر من جاری وایە شتێکە خوێنماڵم ئای خۆزگام نووسەرە لە جیاتی وای و تۆ ئەوهای بووتایە جا لەبەرەوە شارەزایی لە زمانە زانینی زمان زۆر پڕبایە ئەگەڕمە سەر پرسیارەکە حەزەکەم بزانم ئەو زمانانێکەوە تۆ فێری بوویتە زیاتر کامەی زوو فێر بووی و ئاسان بوو بۆ تۆ ئەتوانم ڕاستە ئێمە یەکەم زمان کە زمانی دووەم کە فێر بووم پاش زمانی کوردی عەرەبی بوو بەڵام بەلای منەوە تاکو ئەمڕۆ کە وەرگێڕانەکانم لە سویدیەوەیە لە عەرەبیەوەیە زیاتر فارسی بەلامەوە زیاتر نزیکبوونەوە یەک دراسێتێک زیاتر هەیە لە بینی هەر حەزەکەم ئاماژە بە دەم بۆ نمونە ئەتوانم ناومە ناو ڕۆمان بەڵام بیۆگرافی لەتیفە ئەو کتێبە بە سویدی هەبوو بە ئەنگلیزی هەبوو من یەکەم جار سویدیەکەیم بینی زۆر سەرنجی ڕاکێشان بەلامەوە زۆر گرنگ بووکەوە خوێنەری کورد کچانی گەنجمان بە تایبەتی ئەو کتێبە لە بەردەستیانە هەبێ بیخوێننەوە من یەکەم جار سویدیەکەیم بینی ڕاستیەکەی دوایی چوومە کتێبخانەی شارەکەمان زۆر ڕێکەوتێکی سیر بوو بەلاوە زێگر بە فارسی هەیە ئێوەی بۆ ئاسانترە بخۆ لە فارسی وەریگەڕم بەڵام کە خوێنمەوە سێرم کرد بگورە زۆر شتی لێ سانسۆر کراوە لە فارسیەکەیان گەڕامەوە بۆ سویدیەکە ئینگلیزیەکەشم پیا کرد سێرم کە ئینگلیزیەکە و سویدیەکە و کویەکە بەڵام لە فارسیەکەیان زۆر شتی لێ سانسۆر کراوە ئەوانەی کە لە کاتی وەرگێڕانەکەیە زۆر پارەگراف یاخود لاپەڕایە کە لە فارسیەکەیان نییە بەڵام لە سویدیەکە و ئینگلیزیەکە و کوردیەکەیە هەیە ڕاستە زۆر ڕاستە قاتڕۆناک بە دیاریکراوی تا ئێستا چەند بەرهەمت هەیە بە دیاریکراوی من 11 بەرهەمی چاپکراوم هەیە لە بەردەستی خوێنەرانە توام بڵێم 2 بەرهەم لە ژێر چاپە بەرهەمێکشم لە ژێر دەستی خۆمای خەریکم زۆر باشە ڕۆمانە وەرگێڕاوەکەت کە ناوی لەتیفە ڕوخسارە بەندکراوەکەمە بەڵێ ئەوەی ئێستا باسمان کرد لەتیفە ئەمە پێم وا بێت 2013 ئەو کتێبە چاپکرا لەتیفە باسی کچێکی گەنج ئەکا کە خەونی ئەوەی بێتە ڕۆژنامەنووس لە قۆناغی ئامادەیە بێت ئامادەی تەواوکە کە بچێتە کە ڕۆژنامەنووسیکاری ڕۆژنامەنووسی بکات تاڵەبانەکان دێنە سەر حکوم کە تاڵەبانەکان دێنە سەر حکوم ئەو قانون ئەو یاسایانەی ئەوان دای ئەنێن و ئەو کۆتانەی کە بۆ ژنی دانێن ئەو بەندەی کە لەسەر دەموچاوی ژنی لەم بورقە و لە نازانم چی حیجابی ئیجباری لە ئێران و لە ئەفغانستان ئەم کچە ئەکەوێتە ژێر فشاری وەی کە ژنان نابێ کارکەن ژنان نابێ بێنە دەرەوە دایکی پزیشکە پزیشکی ژنانە لە ماڵەکەی خۆیانە ئەو ژنانە چارەسەرەکەن کە ئەمناڵیان ئەبێ کە نەخۆشی ژنانەیان هەیە بە هەر حاڵ خەباتی ژنە لە سەربنی تاڵەبانەکانە لە کۆتاییە ئەم کچە بە ئازایەتی خۆی معاناتی ژن ئەگەیەنێتە دەرەوەی وڵات دێ لە فەڕەنسا بە ئەو چی پێڵەن ئەوەی کەیکەن سەریان چارشێونا بڕقا یاخود مەقنعە بۆ دێتە سەر شانۆکە و باسی ژیانی ژن ئەکات لە سایی حکوومەتی تاڵەبانەکان کە دوایش داعش هاتە لە سەردەمی داعشە من جارێکی کە لە میدیاکانە باسی ئەوم کردکە لەتیفە باسی ئەمڕۆی
ژن ڕاستە بەس مەبەستی سەرەکی تۆ لە باسکردنیم ئازارەی ئەو چی بوو؟ مەبەستی من لە باسکردنی ئازاری ئەو ئازاری ژنە لە هەموو ڕۆژهڵاتی ناوەڕاست ئەمڕۆی ئێمە زۆر بەداخەوە لە کوردستانە من ئەبینم ڕۆژ بە ڕۆژ کۆتەکان بەندەکان لە دەوری ژن کەسکتر ئەبنەوە ڕێگریەکان بربەستەکان زیاد دەبن بربەستەکان لە بەردەم ژن بەڵام ژنانمان ئازان بەڕاستی من ئەوەندە خۆشحاڵم ئەم دوو ڕۆژە لە کەرکووکم ئەبینم ئەوەندەی لە شەقامەکانە شوفێری ژن ئەبینم ئەوەندە خۆشحاڵ ئەبم ژنان ئەبینم لێرە ئەم جارە زیاتر ژنی ئەوە بێحجابم بینی لە جارەکانی پێش ئەوە خۆشحاڵی کردی بەڵێ ئەزانی بۆچی لەبەرەوەیکەوە من وا بیر ئەەکەمەوە زۆر بەبێ زۆر ڕاشکاوان حەزەکەم بڵێم کە حیجاب دیوارێکە بۆ ژن دروست ئەکرێت لە نێوان خۆی کۆمەڵگە مافی خۆشێتی مافی سەر بڕیاری لەسەر بە هەموو ژنێک هەموو کەسی هەموو مرۆڤێ نەک تەنها ژن هەموو مرۆڤێک ئازادە چی ئەپۆشێ من 100% بڕوان بە ئازادی هەیە ئازادی بەرگپۆشی 100% بەڵام ئەوەی کە لە کەرکووک ڕووی ئەدا و ڕوو ئەدات ئەوە ئازادی نییە ترسە لە کۆمەڵگا من کەسی نزیکی خۆم هەیە ئەڵێ چی بکەم ئەچیتە بازار هەمووی لە چکی لەسەر حیجاب مەجبورم منیش ئەو ڕاستە تۆش قەڵبی ئەوانەگری بەبێ ویستی خۆت ئەنا خۆ تۆ ئەگەر کەسێک با قەنەعەتەوە لە چکەدا بەسەر یا حیجابە کاتە بەری عادەتێکی بەڵام ئەمە لەتیفە باسی ئەماکە ئەمە کۆمەڵگە سەپاندویەتی بەسەر ژنانی ئێمەیە ژنان زۆربەی زۆریان خۆیان لە 170 بەبێ ترس ئێڵم ڕەنگە لە 180 خۆیان هەڵیان نەبژاردبێ ئەو جلی بەرگە لە بەرکان بەڕاستی ئەمە لەبەرەوە داوا لە ژنانمان ئەەکەم ئەو بیشکێنن ئەو کۆتا بەڵێ ئەوە لە ڕوخسارە بەند کراوە کەمە باسی بەندکردنی ژن ئەکا بەندکردنی ڕوخساری ژن جەستەی ژن ڕاستە خاتۆ ڕووناک ئەو دەقانەی کە تۆ وەری ئەگەڕیت تایبەتمەندی پێویستە چۆن بێ لەسەر چ پێوەرێک تۆ دەقانە وەرگێڕانی بۆ ئەەکەی من هەر دقیق هەڵەبژێرم بۆ وەرگێڕان بێگومان خۆم چەند جارێک ئەی خوێنمەوە ئەبێت 100% قەنەعەتم پێی هەبێ زۆرترینی کتێبەکانشمە گە سەرنجت داوێت کتێبی وەرگێڕانی ژنانی نووسەرە ئێمە وەرگێڕمان زۆرە کە تەنها و تەنها سیرەکەی ڕۆژێ ناو هیچ نووسەرێک نابم نووسەرێکی عەرەب نووسەرێکی بیانی نووسەرێکی فارس ئەبێتە ڕەمز بۆ هەموو وەرگێڕەکان ئەگەڕێن بە دوای کتێبەکان یانە وەری ئەگەڕێن کەسێ ناڵێ ئەها بابە خۆ لە فڵانە شوێن ژنێکی بەتوانە ژنێکی زۆر لێزان توانێتی دقیقی جوان بنووسێ ڕۆمانێکی جوان بنووسێ ئەی من بۆ نەیهێنم بە خوێنەری کوردی بناسیێنم ئەمە یەک دوو من هەڵبژاردننی دەق بەڕاستی من دقێک ئەگەر بەلامەوە زۆر جوان نەبێت لەگەڵ ژینگەی کۆمەڵگەی خۆمان نەگونجێ هەوڵە دەم خۆمی لێ خۆتی لێ بە دوور زۆر باشە ناوەڕۆکی سەردەمیانە و تازە و پێشخەر تا چەند گرنگە لە نووسین ببوورە بێگومان بۆ ژیانی ئەمڕۆ ئێمە ئەبێت نەوەی شەستەکان ئەبێت خۆمان نزیک بکەینەوە لە نەوەی ئەمڕۆ چونکە سەردەمی ساڵی دوای 2000 لەگەڵ پێش 2000 دوای 2000 دوونەوەی جیاوازم ئێمە نزیکمەوە لە مناڵەکانم لەنەوەی ئەمڕۆ ئەبێت شتێک بابەتێک هەڵبژێرم کە نەوەی ئەمڕۆ لی تێبگا من بۆ ئەمڕۆ ئەنووسم بۆ ڕابردوو نانووسم من بۆ داهاتوو ئەنووسم لەبەرەوە ئەبێت دقێک هەڵبژێرم کە گەنجەکان لەگەڵ ڕۆحی ئەو کەسە ئەمڕۆیان بگونجێ ڕۆحی سەردەمیانیان بگونجێ ئەوە بەلامەوە گرنگە زۆر ڕاستە درێژدا دڕیمان هەیە و کورتی و پوختیمان هەیە مانە کامیان پەسەندترن لە نووسینە لە نووسینە وەرگێڕان ئەوەیە کە تۆ دەقەکە ڕاست وەرەگەڕی ئەبێ زۆر بە ئامانەتە وەرگێڕن بەڵام لە نووسینە گەنجی ئەمڕۆمان تۆزێک قورسە بەلایەنەوە دامشن ڕۆمانێکی 600 لاپەڕی 700 لاپەڕی بخێننەوە ئەمڕۆش دنیای تەکنۆلۆژیای پێشکەوتووە مناڵی گەنج ئەمڕۆ مناڵانی ئەمڕۆ لە مناڵەوە بیگرێت تا گەنجانمان تەلەفۆنەکە لە دەستێتی لێرە دانیشتووە
ئەتوانێت ئەو پەڕی دنیا بخوێنێتەوە دانانشێت کتێبە بگرێتە دەستێت کە من خۆم کتێب بەلامەوە زۆر پیرۆزە ینی کتێبێک ئەگرمە دەسەوە ئەگەر ینی بۆنی کاغەزەکە زیاتر ڕام ئەکێشەلەوەی کە دانیشم لەسەر شاشە شتێ بخانەوە بەڵام گەنجەکانمانەوەی ئەمڕۆمان وا ناڵێن ئەوان حەزیان زیاتر بە تەکنەلۆژیای پێشکەوتووە ئەوان ئەو دەقاخنەوە کە لە بەردەستیانە لەبەرەوە بەڕای من ئەگەر نووسەر درێژدا دڕی بکە خوێنەر لە خۆی بە دوورەگرێ سەبار بەوە قوڵیمان هەیە و سادەیمان هەیە هەندێک نووسەر هەیە کە بە شازێکی زۆر قوڵانسێ ینی زۆر ئەکادمیانە هەندێک ینی کاتێک کە خوێنەرێک لە سەرتاوە دەست بە ئەو کتێبە ئەبا لەوانەیە لە هەندێک وشەی تێنەگات سەبارەت بۆ دوانە کامیان پێ باشە هەیە زۆر بە قوڵی لە نووسینە دەربڕین ئەکات هەیە بە سادەی ئەنووسێ و ئەکە کە هەموو کەس لی تێبگا خوێنەر لی تێبگا کامیانت لا پەسەندترا ینی ئەگەر من وەکو ڕای خۆم بڵێیت من ناتوانم بڵێم کامیانم بەلاوە پەسەندترا لەبەرەوەی کە تۆ ئەگەر بڵێن کامیان باشترە بۆ خوێنەر ئاخر دێت تۆ ئەگەر بێت و لە چیەوە باسکەین لە باسی هەستەوە کەم بە قوڵای نەچمە قوڵایی هەستی تۆوە کە ئەگەر شتێک ئەنووسم سەبارەت بە تۆ نەچمە ناو قوڵایی هەستی تۆوە چۆن هەستی تۆ چۆن معاناتی تۆ بگەێن ڕاست ینی ئەوەی کاڵی سادە بنووسیتیان بە قوڵی یاخۆ ئەوە چێتە ئەتوانین هەر بچینەوە سەر پرسیاری کەشی درێژدا دڕی سادە نووسین ینی کورت و فوخت ئۆکەی بەڵام کورت هەندێک جار تۆ ناتوانانی ئەو دەربڕینە گزارش لەو دەربڕینە بکەیت کە خۆت ناتوانێت بگەین ینی هەندێک جار تۆ پێویستت هەیە تۆ وەسفی شوێنێک بکەیت ئەگەر من بە جوانی وەسفی ئەم شوێنە نەکەم لە چەند پارەگرافیەکە خۆ ناتوانم بۆ خوێنەر ناتوانێت وێنای ئەو شوێنە بکە کە من ئەو کارکتەرت یای دانیشتووە جایدا ئەژی ینی ڕاستە ئێمە سەردەمی ڕۆمانەکانی ئەگەر بێت و ڕۆمانەکانی یەشار کەماڵ زۆر مەشهورە بە نووسینەوەی وەسفکردنی شوێن ژینگە یاخۆت سروشت لە وردە دڕکێکەوە باسی ئەکاتە تا ئەگەیت بە شاخ و بە شار و بە گوند و ئەوەندە جوان وەسفەکە کاتێک کە ڕۆمانی یەشار کەماڵە خوێنیتەوە خۆت ینی هەستەکەی تۆ ئەڕۆیت لەناو بەناو گوندەکە پیاساکەی ئەم قوڵیە نەبێت لە دەربڕینە چۆن ئەتوانی ئەو هەستە پیاکەی کە تۆ لە ناو دەقەکەی ئایت زۆر ڕاستە ڕۆمانی کەژاڵ لە نووسینی مەندانە معینی بە وەسفی خوێنەر زۆر بە چێژ و پاراوە ڕۆمانێکی بە چێژ و پاراوە لە ڕووی زمانەوە کارکتەرەکەشی پەروازەیە نەکەژاڵ ئەمە چ کاردانەوەیکی ئەرێنی هەبوو لە نێو کۆمەڵگای چ ڕنگدانەوەیکی هەبووە ڕۆمانە لە هەموو ڕووەکانەوە لە ڕووی دەربڕینەوە لە ڕووی باسکردنەوە لە هەموو ڕووەکانەوە ئەمە دەقە کوردیەکەمان هەیە دەقە فارسیەکەمان هەیە من حەزەکەم کە ڕۆمانێکم وەرگێڕا ڕۆمانەکە بکەم بە کوردی کە خوێنەر خوێندیەوە هەستکەمان بە کوردی نووسراوە دیارە بەڕێز ڕۆمانی کەژاڵت خوێندوێتەوە لە ڕۆمانی کەژاڵە بۆ نمونە ڕووداوەکان لە ئەتوان بڵێم ناوچەی کەلبوڕ ئەو ناوە ڕوویداوە لەبرە زۆر بەلامەوە گرنگ بووەمە لە ناو دەقە ئەو ڕۆمانە چەند جارە چاپ کراوەتەوە لە دەقە کۆنەکەی دەقی یەکەمی یاخ بڵێن ئافو چاپی یەکەمی کتێبەکەیان ئەو دیالۆگانە بە کەلبوڕی نووسراوەتەوە لە چاپەکانی ترا هەمووی بە فارسی نووسراوەتەوە من گەڕامەوە بۆ چاپەکە یەکەمی وەکوتم کە من کاتێ وەرگێڕانەکەم ئەو دقەی کە لە بەردەستمە چەند جارێک ئەی خوێنوە هەوڵەکەم زانم چەند جار چاپ کراوە جیاوازیەکان ئەشمە ناوە هەسەنگاندێکی باشی بۆکەی بە وردی دواتر بڕیارە دەم بڕیاری لەسەرەدەی زۆر بە جوانم زانی کە من ئەم ڕۆمانە لە ناوچەی کەلبوڕ ڕوویداوە ئەیبۆچی دیالۆگەکان بە زاراوەی ئەوان نەبێت فەرام برد بۆ چەند هاوڕێیەکم کە کەلبوڕێکی باشە زانن داوام لێکردن یارمەتیاندام لە پێشەکەی سوپاسم کردوون کە ئەو بەشانە ینی ئەو دیالۆگانە بە کەلبوڕی بنووسمەوە لە ڕووی دەربڕی لە ڕووی زمانەوە من هەمیشە هەوڵە دەمکەوە بە زمانێکی زۆر پاراوی کوردی بنووسم هەوڵە دەمکەوە خۆم لە وشەی بیانی بە دوور بکرم ئەمە وشەی بیانی تر کاڵم بیانی وەسم تەنانەت عەرەبیەکەیە تەنانەت فارسیەکەیشە هەوڵیش ئەدەمکەوە
کە وشە لە گرمیانەوە بێنم لە سنەوە بێنم لە مەهاباتەوە بێنم ئەنی خۆم نابەستم بە ناوچەیەکی دیاری کراوە چکە من بۆ خوێنەری کورد پێت خۆشە زیاتر دەوڵەمەندی کەی هەموو بۆ خوێنەرێک ئەنووسم لە کفری ئەژی لە کەلار ئەژی بۆ خوێنەرێک ئەنووسم لە زاراوەکان هەموو هەولێر ئەژی لە دهۆک ئەژی لەبەرەوە پێم خۆشەکە هەموو کەسێ لی حاڵی بێکەیە ئەوە بەلامەوە گرینگە زۆر باش بگورە لە ڕووی ڕووداوەکانیشەوە پرسیارت کرد کە پەروازە قارەمانە بەڵێ پەروازە قارەمانە لەبەرێکەوە پەروازە پشتیوانی کەژاڵ بوو ڕووداوەکانیش لەو گوندێکی بچوو کاڕوو ئەدات کە زۆر کەس من ئەو بابەتانەشم خوێندەوە کە سەبارەت بۆ ڕۆمانە نووسراون بە فارسی کە وتیانە ئەمە لاساییکردنەوەی ئینجەمەمەندەکەی حەمەدووکەکەی ئێشار کەماڵە ئۆکەی بۆچی ناقیچێکە با ژنێک یاخی بێ ئەمجار لە جیاتی حەمەدی خۆمان خۆنمونە کەژاڵی یاخی کرد من لە ڕۆژ لێرەوە هەڵدێت سەرابم یاخی کرد و نردم بۆ شاخ دەستە خۆش بێ جگە لە نووسین و وەرگێڕان شعری شت نووسیوە لە پاڵێەوە جا ئامێزی شعری زیاتر باوشی بکەم بابەتا کردووە ئەتوانین بڵێن زیاتر لەسەر معاناتە ئازارەکانی ژنە یاخود بەگشتی هەستی خۆم هەستی خۆت هەستی خۆم سۆزم بۆ ئەم خاکە سۆزم بۆ کەرکووک عنی ئەوەی ئەو هەستێکە لە ناخت بۆ کردوتە بە شعر هەوڵم داوا بکەم دەسەکانت خۆش بێت زۆر باشە بەگشتی وەکو ژنێک پێم خۆشە بزانم کە ژنان لە کای ڕۆشنبیریە تا چەند دیارن بەداخەوە ئەڵێم لە کوردستانە تا ئێستاکە تەنانەت نەک لە بواری سیاسەتا لە بواری ڕۆشنبیر و بواری ئەدەبیشە تا ڕادەیەک ژنان لە پەراوێستراون تا ئەستا ئێستاکە ئەنی من ئازارە چێژم کاتێککە ئەبینم بۆ نمونە نووسەرانی پیاوان کۆ ئەبنەوە یانەی خۆیان هەیە لە یانەکانە ژنەکان دێ نابینم ئایا ترسی کۆمەڵگەیە ئایا ترسی ژنەکانی خۆمان نییە یعنی بۆچی ئێمە ئەم تێکەڵیەمان نەبێ بۆ لە وڵاتانی دەرەوە ژنان و پیاوان نووسەران ڕۆشنبیرا بە یەکۆ دانیژن بۆ ئێمە ئەوەنە دوورە پەرێز بەێکتری ئەوە ژنان ئەبێ ئەوکو بۆ وەڵامی پرسیارەکەت بابە تۆزێ بەورتر جواب دەمەوە ژنان نووسەرانمان ژنانی نووسەر لێرە ڕۆشنبیرانیژن لێرە تا ڕادێک لە پەراوێستراون هەر ئەوە نییە کە تۆ یانینتە سەر شاشەی تەلەڤیزیۆن دووشیان لەسەر دەربەست و ڕێگریەکان یاخود کەم تەرخەمی ژنان خۆشیانە هەردووکیێتی بەڵێ زۆر باشە بەشداری چەندین کۆنفرانسی نەتەوەی و نێونەتەوەیت کردووە تا چەند توانیوتە ئازارەکان نیشان بدەی لە ڕێگەی ئەو کۆنفرانسانەوە من لەو کۆنفرانسانەی کە بەشداریم کردووە کاتی خۆی دەمێکە لە کۆنفرانساتە بەشداریم نەکردووە وەکو بۆ نمونە لە ناساندنی ئەنفال بە جینۆساید بەشداریم کردووە وەکو چالاکێک لە بواری ناساندنی ئەنفال و کیمیا بارانی هەڵەبجە بە جینۆساید لەوانە بەشداریم کردووە چونکە بەڵامەوە ئەو سەردەمەی کە خەباتم بۆ ئەوە کرد بڕوام وا بوو کە ئێمە لاسایی جوولەکەکان بکەینەوە لە ڕێگەی جینۆسایدەکەمانەوە ئێمە کیانێک بۆ خۆمان دروستکەین لە ڕێگەی جینۆسایدەکەمانەوە بتوانین جینۆسایدی کوردەوە بتوانین بچینە دنیای دەرەوە من بە گەلانی وڵاتانی ڕۆژئاوا بڵێم کە منیش وەکو جوولەکە وەکو ئەرمەنەکان جینۆساید کران بۆچی ئەبێت ئەو مافی پێ بدرێ و ژیانی پێ بدرێ و خاکی خۆی پێ بدرێتەوە خاکە داگیرکراوەکەی بۆ بگەڕێنێتەوە کیانێکی بۆ دروستکرێ بۆچی ئەبێ من نەبێت بۆچی ئەبێ ئەمڕۆی کورد پاش 20 ساڵ تازە تاسە خەریکە ئەو وردە مافانش لە کۆدیار ئێمە کەم تەرخەمی خۆمانی تایە کورد خۆی تایە بەداخەوەڵێم حزبەکانمانی تایە بەڵام ناچمە سەر ئەو بابەتە دانیشتەکەمان زیاتر دانیشتی ئەدەبیە بەڵام من لەو کۆنفرانساتە زیاتر هەوڵداوە بۆ ناساندنی ژنانی ئەنفال کراو لە کام ڕۆمانمانەکێ لە ڕۆمانەنەی وەرم گێڕاوە بۆ نمونە باس لە کوشتنی ئینسان جینۆسایدی ژن زانی ئێمە لە ئەنفالە ژنانمان ڕێژەی ژنان تا ئێستاکە بەداخەوە ینی نازانم بڵێم کورد ئەو نەکەم تەرخەمە تا ئێستاکە ناتوانین بە دەقیقی بزانین چەند ژن ئەنفال کرا
بە ناو ینی ناویش نەبێت بە ژمارە ناتوانێت ئەو داتایە لە بەردەستمانە تا ئێستاکە من خەواتم بۆ ئەوە کرد زیاتر لەو کۆنفرانسانە لەو بواری ناسانەوەی ئەنفال بەشداری کرد بزانم تەنیا وەرگێڕانت لە کوردیەوە کردو بۆ سەر زمانەکانی دیکە یاخود لە زمانەکانی دیکەشەوە وەرگێڕان بەداخەوە من لە کوردیەوە کردوتە بۆ سەر زمانەکانی دیکە بەداخەوە هەوڵت نەداوە لە فکرمایە دەستی پێ بکەم تا ئێستاکە کارم لەسەر نەکردووە زۆر باشە دەسەکە ڕەنگە بۆ کاریشی زۆر بێ نەبوونی کات ئێمە لە دەروی وڵات ئەژین بەڕاستی کاری ژیانی خۆمان و ژیانی ڕۆژانەمان ئیش و کار و ئەنی هەر باشی شەفریەوە ناکردن زۆر باشە نووسین وەرگێڕان تا چەند وای کردو تۆ ئاشنایەتی لەگەڵ نووسەرانی دیکە پەیدا بکەیت بە تایبەتی لە نەتەوەکانی دیکە لە نەوتۆی خۆمان وڵا زۆر بەڕاستی زۆر کەسە بوو نەمەناسین لە وەرگێڕان نەکە نەمەناسین ئەم ناسین بەڵام لە نزیکەوە یعنی ئێستا زۆر زۆریان هاوڕێ من ئاشنایان بووم بەڕاستی لە ڕێگەی وەرگێڕانەکانمەوە نووسینەکانمەوە خۆیان نووسەران منیان ناسی و کۆمەڵگەی کوردی منیان ناسی خوێنەرانم لێم نزیکن بەردەوام لە پەیوەندیان لەگەڵیانە لە دەروی وڵاتیش لە سوید من پەیوەندیم هەیە لەگەڵ زۆربەی نووسەرانە نەک زۆربەی یانی چەند نووسەرێکە و هەروەها کتێبخانەکانی لە دوو شار ئەتوانم بڵێم لە کتێبخانەکانە بەردەوام هەم لەویانی لە کتێبخانەی شارەکەی خۆمانە شوێنی تایبەتمەیان و جارێ ئەڕۆم ئەزانکە ئەوە منم دێم خەریک خوێندنەوەیان کاتێک بەخۆمە دەم لەوێ دانیشم بنووسین زۆر باشە لە دەر لەو هەستەی خۆت کێکی بە هۆنراوە و خێتە سەرەوە بڵێن پەڕە و ئەکی بەداغ ئازارەکانی ژنان لەکوێ نووسینەوەکانتن بەگشتی هەموو نووسینەکانی من بۆ ژنە بۆ ژنە لەبەرێکی تایبەت کردووە بەس بە باسکردن لە ئازارەکانی ژن بڵێ ڕۆژ لێرەوە هەڵدێت تەنیا و تەنیا ڕۆمانی ژنە وەرگێڕانەکانم بەشی منە کەژاڵە لەتیفەیە لە هەموو نووسینەکانە هەر ئاماژەیەکی بچووکت پێکرد ئامینەی کاکە باوە ژیانی ژنێکە کە لە گوندێکەوە دەستی لە گوندێکەوە گوندی تورجانەوە هات بە نەخوێندەواریەوە هات بوو بە پێشمەرگەی کۆمەڵە لە پێشمەرگایەتیەوە چوو بۆ سوید بە خەوات و تێکۆشانی خۆی بوو بە ئەندام پەرلەمان چۆن ئەبوایە ئەم کتێبە کورد نەیخوێنێتەوە چۆن ئەوایە ژنی کورد نەیخوێنێتەوە وە نموناڵێن زۆربەی کتێبان بەڵام ئەفغانی ئازاری کوڕێکی ئەفغانیە ژیانی کوڕێکی ئەفغانیە لە سای جمهوری ئیسلامیە لە ئێرانە کە چەندێ ئازاریە دەنەوە کوڕە تاخۆ دەربازە بێ لەوێ پیاوێکی بێچارە نووس بۆ نمونە ئەوە جوولەکەیەکە لە کامپەکانی سووتاندنی جوولەکانە ئەژی وەزم ئەرە دوو ڕۆمانی پیاوەرم گەڕا باقیکردنیشن دەست خۆش بێ ئەبێ هەرژن بێ ژن ئەبێ باس لە ئازارەکانی ژن بکە زۆر باشە جیهان بینی بۆ نووسەر چ گرنگێکی هەیە وتا چەند گرنگە ئەگەر نووسەر ئاگای لە دنیای دوورەوە نەبێت ئاگای لە دەوروبەری خۆی نەبێت ئاگای لە ڕووداوەکانی دەوروبەر خۆی نەبێت چۆن ئەتوانێت بنووسێت زۆر ڕاستە بێ ئاگای لە هەموو شتێ بێ ئاگای لە هەڵسەنگیش لە هەموو بابەتەکانە لە ڕووداوەکان ڕڵێ گۆڕانکاریەکان لەناو کۆمەڵگە گۆڕانکاری سیاسی چی لە کوێی دنیا ڕوو ئەدا ئەگەر هەر نووسەری هەر ڕۆشنبیرێک ڕۆژانە تۆ یەک دوو ڕۆژنامە نەخوێنیتەوە بە زمانە جیاوازەکان من نەزانم لێرە چی ڕوو ئەدات لە سوید چی ڕوو ئەدات لە شەڕی ئۆکراینگەی بەکوێ چۆن بتوانم خەیاڵ بۆ خۆم دروستکەمە بنووسم زۆر باشە دەست خۆش بێ حاڵی حازر چ بەرهەمێکی تازەت لە ئارادایە دوو بەرهەم لەژێر چاپە دانەیەکیان ڕێککەوتوم لەگەڵ دەستگای سەردەمەم چاپکەن لە فارسی وەرم گێڕاوە بەرهەمێکشم دیزاین و هەموو شتێکی تەواو بووە لە سویدیە وەرم گێڕاوە ڕۆمانی نەوجەوانانە لە دەستگای لە جەمال عێرفانە بڕیار وایە چاپیکەن بۆم لەم ڕۆژانەیان لە ئەگەر چاپت کرد نسخەیەکم بۆ دانێ سەرچاو لە خزمەتانم خۆش بێن ڕۆمانێکی خۆمیشم لە دەستا جارە هیچ ناڵم لەسەری بە موزیکە تاویشە سەرکەوتوبی
حەزمە کرد زیاتر لەگەڵت دانیشم بەڵام کاتی پرۆگرامەکە بەرەو کۆتاچێ هەمیشە لە کۆتایی پرۆگرامەکەمە ئەو خانمانێکەوە ئەبنە میوان لە پرۆگرامەکەم پێم خۆشە وەکو خانمێکی سەرکەوت و خانمێکی بە ئەزمون لە بوارەکەی خوانەجا هەر بوارێک بێت پێم خۆشە کۆتا پەیامی خۆیان سەبارەت بە بەوەی کە بۆ نمونە خانمێک ئەوێ لە سەرەتای تەمەنێتی ئامانجێکی هەیە خەون و حەز و خولیایەکی هەیە بەڵام لە ترسی دابوونەریت لە ترسی کۆمەڵک بیرکردنەوەی کۆمەلگا ناتوانێت هەنگاو بۆ ئامانجەکەی بنێ و ڕێنمای تۆ لە هەمان کاتی شخصێتەوە بۆ ئەو خانمانە چییە؟ سپاسی زۆرم بۆ تۆی ئازیز بۆ خانمی ڕچەشکێن ئەتوانم بڵێن بەرنامەکە زۆر بەرنامێکی تایبەتیە من چەندانێکم لێ بینیوە داوا لە ژنانمانەکەم قسەی ئەمڕۆی نییە قسەی شاعرانمانە لە دێر زەمانەوە و بەرگە بدڕێن و وەرنە دەرەوە ئەگەر ڕچەشکێنی نەکەن ئەگەر بێت و ڕۆژ بە ڕۆژ ئەو قۆزاخەی لە دەوری خۆیان بفێچن و بڕۆنە ناو خۆیان و دەرنەچنە دەرەوە لە ماڵ ژیانیان پڕ ئازارتر ئەبێت ژیانیان ناخۆشتر ئەبێت هەموو ئازادیە لە دەست ئەدەن مەترسن کۆمەڵگە ناچار بکەن کە بە ئازادیەکەت سەر ڕێچکەیتەوە کە بە ئازادیەکەت ڕازی بێت تۆ ئازادی بەدەست نێنی کەس نایە بڵێ ئافەرم وەرە دەرەوە نا ئەبێ خۆیان خەبات بکەن بۆ ئەو ئازادیە لە هەموو شوێنێکە پێشکی هەموو کتێبەکانمان داوا ئەەکەم لە ژنانکەوە نەترسن بۆ ترس بۆچی لە چی ترس لە چی نابێ بترسن ئەبێ قسەی دڵی خۆیان بکەن ئامانجێکت هەیە ئەبێ بگەین خەونێکت هەیە ئەبێ بگەی بە خەباتی بۆ بکەی بگەی بۆ ئەوش قوربانی ئەوێت بێگومان ئەگە قوربانی مدی نادات ئەنی ئێمە گەل تەسەوڕمەکە ئەم ئازادیە توانم بڵێم نیمچە ئازادی بەدەستمانێنەوە هەرەوە خۆڕایی بەدەستمانێنەوە نا قوربانی بەربەستە بەسەر بەربەستەکانە باسمان داوە گۆمان نەداوە تێ تەنانەت لە خێزانی خۆمانەوە دەستمان پێ کردووە یاخی بووینە تەنانەت لە خێزانی خۆمان وەیکەوە بتوانین بۆ خۆ نەبگەین ئەوەی هەتە بخیتە بەدەستی کۆمەڵگە پێشکەوتنی خۆت بۆ گەیشتن بە خەونی خۆت پێویستیت بەوەیەکەوە خەبات بکەیت داوا لە کچانمان لەگە ژنانمان ئەەکەمکەوە ڕچەشکێن بن بڕۆن ئەو تەوقە بشکێنن دەسەکانت خۆش بێ خۆشجانە سوپرایزێکم بۆت هەیە شعرێکم ئامادە کردووی تۆیە حەزەکەم بە دێت بیخوێنینەوە ئەگەر ئامادەبی سپاس کە نووسینەکە بۆ هێناوە منە من شعری خۆم لەبەر نییە شایانی زیاتری سپاس نۆستالژیە هێشتا لەوێم بەدەم تراومای نوسکۆکانتانەوە بە گڕی خۆم دەسووتێم و جەستەم بۆتە کۆیز و خاڵ بۆ کڕوزم بە کەفوی کەس ڕناگە لە سنووری ئەم جوگرافیایە نەویژدانێ نەدڵێ ڕناچڵەکێ هێشتا لەوێم لە دووری ڕا لە بێباکیتان بەڕوانم زڕڕەی بادە و پێکەنینتان دڵی من و دار و بەردم شەقار دەکا شکاندنی پشت و پەنجە و ملی شاخم بردیان بە غارەت خەو خەیاڵم هێشتا لەوێم شوێن پێ یارم لێونە بە عەزرەتە بوون بە جامانەکەیەوە دەمێن گرەیەک لە فەقیانەکەی دایکم دەدەم کوچەی شعرێتەی دەکەم نەزرێ دەگرم کراسێ بە باڵای شار دەکەم بەخێر بەڵکوڕێ بکەوێتە ئێرە سەرێک لە هەوار بداتەوە هێشتا لەوێم بەم دەیجوورە لە بەردەم پەنجەرەی هیوا هەڵکوڕماوم تینووی خۆزگەیەکم مۆمی چاوەڕوانیم هەڵکردووە چاوەڕوانی یارە ڕەشتاڵەکەم دەکەم من دەزانم ئەو بێدارە جێژوانی چۆڵ نەکردووە لەگەڵ دەرکەوتنی گەلاوێژ دێتەوە باوشێ بە نێرگز و مێخێکی بەرەوکی خاک یا جووتێ باڵم بە دیاری بۆ دێنێتەوە هێشتا لەوێن و هەر لەوێ دەبم لە ئەوریشمی ئەوینی تۆ دەوارێ بە باڵا نیشتیمان هەڵدەدەم لە سایەیدا لەگەڵ زاڵە غەمگینەکەی داودا
تریفە دەکەم بە میلۆدی ژان بەدەم سووتان و ناڵەوە ئەسپەشێ و شەم زین دەکەم بە دوا چۆڕی مەرەکەبی ئەمەک چیرۆکە نیوەچڵەکانی شار تەواو دەکەم. دەستەکانت خۆش بۆ تۆ زۆر تایبەت کەمێکیش دڵتم پڕ کرد ببوورە. من ئەم شعرە بەیادی شەید نەوزادی براونوسی زۆر بەداخەوە نەبێت کە عاشقی کەرکووک بوو بۆ عاشقا سەری نایەوە. زۆر ڕاستە یاسای لەبەرەوە بگورە هەرجارێ و شعرا خوێنمە دڵم بێ داوا لێ بردنە. من داوای لێبردنەکەم. خاتو ڕووناک یاسای پرۆگرامەکەمان وایە تێنووسێک تایبەت با پرۆگرامی پێشڕەوان ئامادەیە بۆ هەر میوانێک بە خۆشحاڵی و کابێتان میوان لە پرۆگرامەکەم. پێم خۆشە دەستنووسێکی خۆتی تیابێ وەکو خانمێکی سەرکەوتو ئیتر سەبارەت بە چۆنێتی بەڕێوەچوونی بەرنامەکە بێ پێشنیارت بۆ میوانی داهاتوو بێ یاخود هەر خانمێکە تۆ پێت باشە ببێتە میوان لە پرۆگرامەکانی داهاتوو گەورەمەکە ئەگەر دەستنووسێکی خۆتی تیابێت. گەورە و ئازیزم زۆر سپاس. هەشتم بەرنامە هەشتم بەڵێ هەشتم پرۆگرامە. بەڵێ خۆشەویستانم ئەمە یاسای پرۆگرامەکەمە کە هەر میوانێک لە هەر کایەکە بێت کاتێک کە بێتە میوان لە پرۆگرامەکەم بە خۆشحاڵیەوە تەبانەوە خانمانە خانمی بە ئەزمون خانمی بە توانە و خانمی بە سەلیقە و لێهاتوو لە کارەکانی خۆیانە کە هەمیشە هەڵسەنگیەکیان ڕاگرتووە هەم لە نێوان کەسایەتی خۆیان و هەم ئەو ئامانجی کە ئەیانەوێ هەوڵی بۆ بن. بۆیە پێم خۆشە لە هەر پرۆگرامێکدا بێ هەر میوانێکم لەو تێنووسێک کە من بۆم ئامادە کردووە دەستنووسێکی خۆی تیا بێت هەروەکو ئاماژەم پێکرد سەبارەت بە بەڕێوەچوونی بەرنامەکە بێت شێوازی پرۆگرامەکە تێبینی لەسەر چۆنێتی بەڕێوەچوونی بەرنامەکە لەسەر شێوازی بەرنامەکە و یاسایی پرۆگرامەکە و یاخود سەبارەت بەوەی کە ئایا ئەو پێشنیاری چ خانمێک ئەکات بێگومان هەر خانمێک لە ئاسی خۆمانەوە لەوانەیە سەرسام بین بە توانایی خانمێکی دیکە یاخود لەژێر کارگیری خانمێکی دیکە یابین سەبارەت بە توانەکانی ئەوان بەگشتی. بۆیە سەبارەت بە پێشبینی بۆ پرۆگرامەکانی دیکە کە ئایا چ خانمێک میوانی من بێت یاخود دەستنووسێکی خۆی بێت پێم خۆشە کە لەو تێنووسەدا وەکو یادەوریەک بۆ من بمێنێتەوە. دەستەکانت تەڵعاً لە پای بەشداربوونت لە پرۆگرامەکە و دەمێکش بوو چاوەڕێم کردی چاوەڕوانی ناخۆشە بەڵام هەر پێی گەشتم ئێمە قەڵغانێکی ڕێزلێنانمان بۆت ئامادە کردووە هی پرۆگرامی پێشڕەوان پێم خۆش بوو کە قەڵغانی ڕێزلێنانت پێ بم ئومێد دەکەم بە دڵت بێ. زۆر سپاس بێگومان گەورەتان کردم دەستەکانت گەورەتان کردم. سپاس بۆ بەرنامەکەت سپاس بۆ کەرکووک کە ئێوەی هەم زۆر سپاس ئێوە داهاتووی ئێمە خۆشحاڵت کردن شارە جوانەی ئێمە خۆشحاڵت کردین گەورەستی. بەڵێ خۆشەویستانم پرۆگرامی ئەم جارەشمان کۆتایی پێهات بە کۆمەڵێک گفتوگۆ لەگەڵ خانمێکی بە ئەزمون. بیرم نەچێت سپۆنسەری سەرەکی جلوبەرگەکانم بەرگ دوور و دیزایانی خۆر لە گەڕەکی ڕەحیمەوە سوپاسێکم کە هەمیشە خەمخۆرێکی باشی منە بۆ ڕێخستن یاخۆت لە هەم لە شێوازی هەم لە ستایلی هەم لە ڕەنگەکانیشی. سپاس بۆی کە ئەمڕۆ ئەم جلوبەرگی بۆ ڕێک خستم تا پرۆگرامێکی دیکە و بەسەرکردنەوەی خانمێکی دیکە لە کایەکی دیکە بەخوای گەورەتان ئەسپێرم خواتان لەگەڵ.